کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە دڵخۆشحاڵم بۆ جارێکی تریش هاتوومەتە خستنەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیالۆگ هەروەک لە بەرنامەی پێشووە وعدمان پێدا بوون ئەو جارەیش لەگەڵ پرۆفێسۆر عەباسی وەلی دانیشتنێکمانە بێ بۆ درێژەی هەرو باسێەوە پێشتر ئێوە بینیتان لەو باسی پێشوودا ئیشارە بە چەند مەوزوع کرا وەزعیەتی ئۆپۆزیسیۆن وەزعیەتی کۆماری ئیسلامی و هەروەها چ ئەبێ بکرێت و چ ئەبێ نەکرێت لەسەرەوە باس کرا بۆ بینینی بەرنامەی یەکەمی ئەو قسە و باسەوە ئێمە لەگەڵ پرۆفێسۆر عەباسی وەلی بوومانە ئێوە توانن لەسەر یوتیوب و فەیسبوک و هەروەتر لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان لە تۆڕی کۆمەڵە مێدیا نێتوەرک توانن بیبینن. دیسان درێژەی باسەکەمانە دەگەین لەگەڵ پرۆفێسۆر عەباسی وەلی بە خێراتن یەکەین پرۆفێسۆر بەخێربی بۆ ئەو بەرنامەیە دیسان. زۆر سپاس و دەکەم مەمنونم سڵاوم هەیە دە خزمەتی ئێوە دا هەرواتر دە خزمەتی بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنێت. پرۆفێسۆر عەباسی وەلی هەر وەک پێشتریش ڕامانگەیاندووە بۆ خۆیان نووسەر و هەروەها مامۆستای پێشووی زانکۆن. پرۆفێسۆر هەر لە ماوەی ئەو مدەتا ینی لە ماوەی ئەو بەرنامەی پێشوومانە تاکو ئێستا ڕووداوێکی هێزگار زۆر لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕووی داوە. شەڕێکی قورس لە بینی گروپی چەکداری حەماس و هەروەتر دەوڵەتی ئیسرائیل هاتوۆتە پێشەوە. پێم خۆشە پێش لەوە بچینە سەرباسەکەمان پێمان بڵێ ئایا واقعانەوە تەئسیرێکی لەسەر ئەو شۆڕشەی وا لە ئێرانە لە ئارادایە شۆڕشی ژینا هەیە بە تەئسیراتەکەی چییە و ئەبێت چ بکرێ بۆ ئەگە تەئسیراتی خراپی هەیە ئەمە تەئسیراتەکەم بکەینەوە وەگە تەئسیراتی باشیشی هەیە بە هەند وەری بگرین کە پێم وانێ تەئسیری باشی ببێت. فەرمووهین لە خزمەتتان. ئەرزی بە خزمەت بکەم کە ئەو یعنی ڕووداوەی کە ئەلعان سێ ڕۆژ بەر لە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە فەلەستین و ئیسرائیل ڕوویدا ئەو ڕووداوە یعنی بە شێوەیەکی بالقوڤە دەتوانێت تەئسیری گەورەی هەبێ لەسەر سیاسەتی ناوخۆی ئێرانێ. ئەوەڵەن کە یعنی ئەگەر ئەو ڕووداوە بەو شێوەی کە ئێستا هەیە و ئەو یعنی ئەو ئارایشی ئەو هێزانە لەوێ بەو شێوەی کە ئێستا هەیە بەو شێوەی کە ئێستا هەیە ئەگەر لە فیلتەری سیاسەتی ناوخۆی ئێران بگوزەرێ دیارە تەئسیرێکی ئاوا ینی مهمی یعنی گرنگی لەسەر باڵاوپایین بردنی بەر زیادابەزینی مەشروعیەت و مەحبوبیەتی ڕێژیمی ئێرانێ بەو شێوەی نابێ. وەلی ئەوەی کە مهمە ئەگەر ئەوە لە فیلتەرە پەیوەندیەکانی دەرەوەی ڕژیمی ئێران ڕەت بێ دەتوانێت بە نسبەتی وەی کە ئەو چە عەکسولعەمەلێک چ واکونەشێک نسبەت بەو ڕووداوە و دا پەیوەندی لەگەڵ ئەو ڕووداوەیدا بە نسبەت بە ئێرانێدا دەگیرێ یعنی تەئسیری دەتوانێت زۆر بێ. ئەلانە کە کاملەن معلومە کە ئەمریکا زۆر زۆر نیگەرانی ئەو وەزعەیە و لەوەی کە ئەو قەیرانە بەرفرەوان بێتەوە ئێرانێ بگرێ و هەرواتر وەختێکی ئێرانێ بگرێ ئێران ئەگەر واکونێشی نیزامی لە خۆی نیشان بدا کەنداوێ دەگرێ کەنداوێ بگرێ ممکنە عەرەبستانی سعودی بگرێ ئەوانە لەو بابەتەوە ئەمریکا زۆر زۆر نیگەرانە و ئەو نیگەرانیش ئەمەلەن لە قسەکانی ئەمریکایەدا دەبیندرێ ئەلارەغمی وەی کە ئەمریکا هەمیشە بۆ خۆی پێشتر ئێرانی مەحکوم کردو بەوەی کە گەورەترین دەوڵەتی تێرۆریستی ناوچەیە یا حتا دەوڵەتی تێرۆریستی نێونەتەوەییە و دەتوانێت و هەمیشەش یعنی یارمەتی
لوجستیک ای نظامی ای مالی و هەرواتر ئی زانستی بە گروپەکانی نیایبەتی خۆی و هەرواتر بەیەنی عمدەتەن بە گروپەکانی تێرۆریستی دەدا ئەوە ئەلاڕەغمی وەی ئەمریکا دێ دەڵێ کە ئەمە هیچ جورە سەنەدێکمان نێ کە ئێران بە شێوێکی ڕاستەخۆ دەور و داوایدا بەشدار بوو. ئەوە نیشان دەدا کە ئەمریکا بە هیچ وەجهێک نایەوێت کە ئەو قەیرانە لەوەی کە هەیە بەرفرەوانتر بێتەوە. و لەوەش ئەمریکا دەترسێ کە ئەگەر نەتوانێ واقعان دەوڵەتی ئیسرائیلی کۆنترۆل بکاوە ئیسرائیل کارێکی بکا کە ئێرانێ تێوەربدا بە شێوێکی ڕاستەخۆ و ئێران نسبەت بەوەی ئەکسۆمەل نیشان بدا شتێک دێتە پێشێکە یعنی کلەن محوەری سیاسەتی نەفقەت ناوچە بەڵکی کلەن بەعزە محوەرەکانی ئەساسی سیاسەتی نێونەتەوەی دەگۆڕێ یعنی شتێک دەبێ لە حەدی شەڕی ئۆکراینێدا شایدیش بە عیلەتی حەساسیەتی منتەقە و بە عیلەتی وەی کە ئاکتەری زیاتری تێدای منتەقە وڵاتەکانی عەرەبی لەگەڵ ئیزرائیلین وڵاتەکانی عەرەبی کە نسبەت بە ئیزرائیلی بێدەنگن ئێران سووریا تورکیا ئەوانە هەموو بالفعل یان بالقوە دەتوانن تاثیر عومدەیان هەبێ لەسەروی لە بۆیە ئەمریکا سیاسەتەکەی ئەوەیە کە هەتا ئەو جگای کە دەتوانێت ئەو سنوورانەی کە ئەلعان ئەو خەیرانە هەیە ئەو سنوورانە ڕاوبگرێت لەوەی تێپەڕ لە لایەکی دیکەوە ئیسرائیل لێرەدا تەزاد دەکدە ئیسرائیلیداهەیە ئیسرائیل بە سیاست مەدارەکانی ئیفراتی توندڕەوی دەستڕاستی توندڕەوی ئیسرائیلی زۆریان پێخۆشە کە ئەو خەیرانە ئێستا بەرفرەوان ببێتەوە وەختێکی بەرفرەوان ببێتەوە بە ئەوان دایانەوێت کە ئەساسەن و عومدەتەن یانەوەی کە دەڵێن سەری مارەکەی لە تارانەیە بە جوورێک ئەگەر نەتوانن سەری مارەکەش بکوتن بەدەنی مارەکەی بە شێوێکی ئەساسی بریندار بکەن بەو معنایی کە حملە بکەنە کە مەنات بە یعنی نقاتی استراتێژیکی دەوڵەتی ئێرانێ و لە نەزەر نظامیەوە لە ئەوەی حەدی ئەقەل بتوانن کە زەربەی وای لێ بدەن کە ئەگەر ئەو زەربەیە واقعاً دەواقعش لە هێندە قوڵ نەبێ وەلی لە نەزەر تەبلیغاتیەوە بتوانن جوورێکەوەی نیشان بدەن کە ئێران واقعاً زەربێکی ئەساسی وێکەوتووە ئێران دەوبینەیدا دقیقاً ئەویش سیاسەتی ئەمریکایە لە لایەکێوە دەیەوێت ئیمکانی وەی بێت کە تەبلیغاتەکانی دژ بە ئەمریکا و دژ بە ئیزرائیلی ئەوانە بەلەسەری بەردەوام بێت لە لایەکی دیکەوە بە ینی زۆر نیگەرانە کە ئەو قەیرانە لە وەزعی فعلی و لە محوەری ئێستا و لە سنوورەکانی ئەو ئێستفعلی تێپەڕ بێت ئێران فقط مەسەلە شتی خۆی نێ یعنی واقعاً فقط ینی سنوورەکانی جغرافیایی خۆی ئێستانی ئێران دەواقعدا دەیەوێ دوودانە ینی دوو مەسلەی ئەساسی لێرەدا هەیە یەکەوەیە کە هێزەکانی نیابەتی خۆی کە لە سەرەکی هێزی سەرەکی حیزب الله بە نیسبەتی حەمەس و جەهاد حاڵەتێکی سەرەکی هەیە ئەگەر حیزب الله ینی نەفقەت دەپەیوەندی دەگەڵ ئیسرائیلیدا بۆ ئێران ئەهەمیەتیە بەڵکە یەک ئامرازی ئەساسی نظامی و نفوزی ئێران دە منتەقەیدا دا سووریەیدا دە عێراقدا لوبنانێدا احتمالاً هەتاگەر لازم بێ دە خودی ئێرانێدا ئیستفادەی لێ دەکرێت و یا لە یەمەنی ئەوانە ئەوە دەرەدێ ئەوڵ ئێران دەیەوێ و پارێزە ئەگەر حیزب الله دێ دووسێ موشەکان داوێ نازام دووسێ نەفەران دەوێتە ئەوانش ئەو خەتەی دایانەوێ ڕعایەت بکەن بە دەستوری ئێرانێ یعنی ئەوە کاملەن بە نەزەر من غەڵەتە کە ئێران حیزب الله تەشویق دەکات حیزب الله مقاومەتی کردووە تا ئێستا واردی ئەو جێرە و کێشەی نەبوو بە باوەڕی من ئێران زۆر سایە دەکات کە حیزب الله بە سوورەتی هێزێکی دەست لێ نەدراو و بریندار نەبوو سالم دە اختیاریدا بێنێتەوە چون ئەگەر دقەتێ بکەین حماس و هەرواتر جەهادی ئیسلامی و هێزەکانی چکۆڵەتر
پەیوەندەکانی یعنی دەگەڵ ئێرانە ئەهەمیەتیان فقط و فقط ارتباط دەگەڵ ئیسرائیلدایە. حماس لە عێراقێ، لە سووریەی، لە یەمەنێ، یا حتا لە جێرەوچێشەکانی ناوخۆی ئێرانێدا بۆ شێوەی استفادەی لێ ناکرێت، وەلی حیزب الله لێ دەکرێت. حیزب الله ئامرازی ئەسلیشە، بۆیە حماس دەرگیر بۆ، تازە دەرگیر بۆ و بەیسەلا جیهاد ئیسلامی دەرگیر بۆ. ئەگەر ئێران و ئەساسەن خامنەی جمهوری ئیسلام بیانێ قوربانێکی بدەن لێرەدا، ئەم دیارە ئێستا یعنی سەرکەوتنێکی تەبلیغاتی گەورەیان بەدەستهێناوە، یعنی ئەو خەتەکانی بەرگری ئیسرائیلی کاملەن شکاوە. بۆ جاری ئەوەڵ دوژمن نفوزی کردوتە خاکی ئیسرائیلی، یعنی پاژۆی ئەو شەڕی کە دەیسلا تەشکیلی فەتحی نیشاندا لە ئەو شەڕەکانی ساڵی فکر دەکەم 1967 بوو. ئەو دەمی پاشوی ئەوە جاری ئەوەڵە کە هێزی فەلەستینی واردی خاکی ئیسرائیل دەبن، خەنێ جۆغرافیە خاکی لەوێ شەڕ دەکەن. یعنی خەتەکان ئەوە بۆ ئیسرائیلی مایەی یعنی لە نەزەر شتەوە مایشتێکی لە نەزەر دفاعی و لە نەزەر نظامیەوە ئەوە نقطەیەکی منفی گەورەیە بۆ ئیسرائیل. وەلی دەخودی ئیسرائیلیشدا هێزەکانی بە ئیستیلا ئەوانەی کە پێیان دەڵێن معتەدل و میانەڕە و ئەوانە کە ئەم بە تەرتیبێکی وانە ژواردی ئەوەی تەلافەی بوونی واندە ئێتلافەیدا دەستی ئەمریکای قەویتر دەکات لەو بابەتەوە کە ئەوان دەتوانن پێشی نەتەنیاهو و ئیفراتەکان لە گەورەبوونەوەی ئەو قەیرانە بگرن، چون ئەوانیش نایانەوێ واقعان، ئەوان دایانەوێت شتێک بێت کە ئابڕووی خۆیان بکردنەوە، حماس یا لە بین بچێ یا بە شدەت یعنی زەربەی وێ بکەوێ. یعنی ئەوە ئەلانەکە قبولیان کردو کە حماس مەسلەی ئەسلیە و دەبێت لێی بدەن ئێستا، و پاژوی ئەوان نانەوێت ئەو بچێتە سەر حیزب الله یا دەرگیری لەگەڵ ئێرانەوانە بێت پێش. بۆیە فکرەکە بە منەوەیە کە لەلایەکەوە ئیسرائیل دەبێت نیشان بدا کە یعنی جۆبرانی مافاتی کردوتەوە. ئەمریکا ئەوەی قبول دەکات کە ناتوانێت بە قسەی ئیسرائیلی نەکا، ئیسرائیل ئەو زەربانەی کرد لازمە دەبێت بیوەشێنێ کاتا نیشت بێ. وەلی ئەوەش ئەلانەکە بەو شێوەی سادە نییە، چون ئەوانە نزیکەی بەعزێک دەڵێن 100، بەعزێک دەڵێن 120، بعدێک دەڵێن 150 کەسیان گرتۆ دەگەڵ خۆی وەکو شت، وەکو بەیسلا گرۆگان بەڵێن ئەوەش واقعاً مشکلە لان مەسەلەکە چۆن بۆیە بوونی ئەو کەسانەش ئاکتەری دیکە دێنێتە پێچە وەکو میسرێ، وەکو تورکیەی، ئەوانەی کە دەگەڵ هەردوو بلا تەرەفن، ئەوانە بتوانن ئیمکانی مزاکراتی بە تەشویق و پشتیوانی ئەمریکای بێنە پێشێ کە ئەوانە ئازاد بن و شتیوا ئیسرائیلیش تا حدێکی قبول کراو نسبەت بە حماسی بچێتە پێشێ، وەلی لەو حدەی زیاتر نەچێتە پێشێ. ئەو شتانە هەن. ئەمە فکر دەکەم دەو هەفتەیدا یعنی دەو یەک هەفتەی داهاتوودا ئەمە دەیبینین کە مەسەلەکە چۆن دەبێت، چی بەسەر دێ. وەلی یەک شت ئەو ئەیە کە چوارچێوێکی گەورەتردا ئەلانەکە تقریباً ئیسان دەتوانێت بە ئیتمینان بڵێ کە ئەو سیاسەتەی کە لە ساڵی 2011 لە تەرەفی ئۆباما دامەزراندرا کە بە تەرتیبێکی کە دایانەویست یعنی تعادلی هێزێکی تازە لە منطقەیدا بەوجود بێنن، ئەمنیەتی ئیسرائیلی بپارێزرێ، ئەمنیەتی عەرەبستانی سعودی پارێزرێ، ئێران مەحدود بکرێ، تەوەجێ دەکەی، و ئەمریکا لێرەدا بێسەلادە لەشتی خۆیدا ئەولەویەتەکانی ئستراتێژیکی خۆیدا ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لە ژمارەی 1 هێنا 2 حتا بردێ 3
بالنسبة للصين وبالنسبة لآسيا الجنوبي غربي وحتى مناطق بالكان وأوانا شو أو هنا خواري الآنك أو سيستما بوكاري كدو حفتي ذاكرا أو سياسة مردو أو بنشان دا بأمريكا كا روشالاتي ناوراست استاج منطقي يكجار حساسة اگر حساستر لمسألة أوكرانيا نبيه بأندازة بي حساسة وناتواني واقعا باشك شبكة لدورة بهذا كان النيابتي خوي أو إدارة بك توجه ذكي الآن كأبي أمريكا جدبي أو سياسة كدحقيقة سياستك بك بايدن درسته زور كذلن سياسة كاني بايدني آوابو ولي بايدن سياسة كاني تحقيقا بجوري شي إدامي أوباماي بو ولي دعيني حال داوش دبي قبول كين بايدن أو يعني أو ميراثي كلا سياسة كاني يعني بمنطق تحت جزر بمنطقي دوري ترامبي بدأ يعني بو بجي ما بو جبجي كردني أوانا يعدبو بوشويك أوباما دايما زراندو دا أدمنستريشن كلا يعني كنترولي بكنا ويلي جيجاتي وخف كان يابا شويتي فعال وكو دوري بوشي واردي يشدبت أو دو بيني دا أو كاري نكردو شد بايدن فباوري من سياستي يعني دوري أوباما كبوشوي بايدن إدامة بيدا كراوة الآن تقريبا يعني بقولي دلان مردو يعني ده حالي دعاوي ده حالي غرقبون ده واخن إمكاني وشك أوي نجاده أمريكا بترديد دبي نقشة فعال تريه بي دبي سياستك خوب كي خوي بسر دا چونوي چيبكا دبي ده فكري ويدا بين تعادلي يقواي چي تازة بين نفيشه محبركان ومحبركاني أمنيتي ومحاسبات أمنيتي هم إسرائيلي وهم متحدة كان ديكي عربستاني ده مقابل إيران وحزب الله ونظام حماس أو زي كده اجتداحات تبيشه بباروين دبي بگوردري إدي أوج أو گورانكارية چند گورانكارية چي راديكال دبي يا بشوية شاراوة ديكن بشوية شاراوة لبرويكا الآن تقريبا ما 1 سال ما انتخابات أمريكا وأمريكا ويكا گورانكارية راديكال بكاكا بيداويستي أو بك محاسبات استراتيجيكي ولوجستيكي أواني كامل لروشالاتي ناوراس بكا ممكن هر لداخلي أمريكايش يعني تسباندني وسياسة مشكل به جايدي الآن تقريبا جوريك دلين بسحنك أولاية إذا ويكا تشلو يدي بجولي أويكا مثلا لإيران دي أنجود دم ناتوانين بقرينو باجيناي أو درستا أباوري من لروشالاتي ناوراس سجدا أما واقعا ناتوانين بقرينو دروج لو يكش بروفيسور عباس أم بحثة طبعا بحثيكي جياوازة بيويسي جبالي كورينيكي هزقال زورا أجب كري دايدنين بو برنامج هايتر بەڵام هەر بۆ زۆرەوە بخۆشتان ئاماژەتان پێکرد کۆماری ئیسلامی بە شێوەی تەبلیغاتی شەڕ زۆری پێخۆشە ئەوە بینێک لەگەڵ تاالبان مدتێک لە ڕابطە لەگەڵ مەسەلەی ئەرمەنستان و ئازەربایجان هەروەتر لە ڕابطە لەگەڵ عەرەبستان بە شێوەهای زۆر و ئێستش ئەمەش تقریبا ئەمەش هاتۆتە پێشەوە شۆڕشی ژینا لەم شرایەتەدا ئەبێت چۆن خۆی پێناسە بکات ئەبێت چ مەوزعی گیریەک بکات چۆن خۆی پێناسە بکات بۆ ئەوە تحتی تاثیری ئەو فەزای شەڕەوە کۆماری ئیسلامیش پێی خۆشە و ئەوێ ذهنیەتەکان بەو لاوەڕا بکێشێ تحتی تاثیرەوە قرار نەگرێت. یعنی ئەگەر ئاکامی ئەو شەڕەی نەتایجەکانی واقعاً بە نەفعی ئێرانێتەوە و بێ دیارە ئەوە تاثیرێکی منفی لەسەر سیاسەتی ناوخۆی ئێرانێ دەبێ. ئێران لەوەی جا چ بتوانێت ئیمتیازاتی ئەساسی
لأمريكا وەری بگرێ چ بتوانێت کە عمقی استراتێژیک خۆی دووبارە بەرفرەوانتر بکاتەوە و یعنی کە سەبەبی وەی دەبێت کە بتوانێت هەمیشە ئێران لە سیاسەتی خارجی لەبەرەوەی کە بتوانێت قەیرانەکانی ناوخۆی خۆی داپۆشێ لە سیاسەتی خارجی خۆی و هەرواتر بە تەرتیبێکی لە موافقیتەکانی سیاسەتی خارجی خۆی استفادەی کردوون. دایدێەوە ئەلئانەکە چۆن دێتە پێشێ معلوم نێواقان، وەلی ئەمن فکر دەکەم کە بەو جوورەی کە ئەمریکا و بەشێک لە مثلا حکوومەتی ئیسرائیلی کە دانەوێ و قەیرانە لەوەی کە هەیە گەورەتر نەبێتەوە، احتمالی زۆر لە نەزەری تەبلیغاتیەوە و لە نەزەر ینی پێشبردننی سیاسەتەکانی لە عێراقێ لە سوورەی وانە دەستی ئێرانێ محکەمتر دەبێت، وەلی ئیدی لێرەدا بەوە دەگەرد ئەوەش هەیە کە ئیسرائیل واقعاً چه ئیقداماتێک لەو موردەیدا دەکا، یعنی بەو مانای کە ئیسرائیل فقط یەک ئۆپشنی هەیە کە ئایا بە حملە بە ئێرانە بکا یان نەی، کە حملەی نظامی موزعی البەتە، وەلی ئەگەر نا ئەوە نەبێ خۆ ئیسرائیل ئۆپشنی دیکەیەوەی کە حملاتی زۆر شەدید بکاتە سووریەی بەشێک لە هەشتی شعبی و ئەو جورە ئێزانە کە نیابەتی ئێرانن ئەوانە بە شدت زەربیان لێ بدە ئەو جورشتانە، وەلی ئێستا ئەمە ناتوانین بڵین کە واقعاً چه تەئسیرێکی لەسەر سیاسەتی ناوخۆی ئێرانێ دەبێت. ئەوەی کە مهمە لە پشت محاسباتی وەی کە ینی هەنە ئێران وەنا بەیسلا میانەڕەوەکان معتەدلەکانی ئیسرائیلی وەنا ئەمریکا یعنی هیچیان نایەنەوێ کە ئەو قەیرانە بەرفرەوانتر بێتەوە، ئەوە نیشانەی وەیە کە لە پشت سەحنەش ئەو مذاکرات و ساخت و پاختەی کە بینی ئێران و ئەمریکا هەیە ئەوە هەر بەردەوام دەبێ و مهمەوەیە کە ئەو قەیرانەی ئێستا چ تەئسیرێکی لەسەرەوەی دادنێ. ئەمریکا تەواوی سایەوەی کە بڵێ کە ئەوە ڕەبتی بەوەی نییە، ئەو دوانە ڕەبتیان پێکەوە نیە. ئیدیجا نازانمەوە مەسەلەن واقعاً ڕەبتی بەو شێوەی دەبێ یان نا، وەلی ئەساسەن ئەلئان وا دیارە کە ئەو مذاکراتش بەردەوامن، احتمالی وەی کە ئێران و ئەمریکا دەو مذاکراتەیدا بە شێوەیەکی غەیر چون ئەلانەکە زمانی وەی گوزەراوە، یعنی لە نەزەر سیاسەتی ئەمریکا ئەوەی کە زەمان لە سیاسەتی ئەمریکادا چه ئەهمیەتی هەیە ئەلئان ئەوە زۆر گرنگ 1 ساڵ بۆ انتخاباتەوە جا ئەو زەمانە بەمە دەڵێ کە ئەمریکا ئیمکانوەی کە واردی یعنی تەوافقێکی ڕەسمی وەکو بەرجامی دەگەڵ ئێرانێ بێ نیە. ئەمریکا دەیەوێت چەندانە تەوافقی غەیری ڕەسمی دەگەڵ ئێرانێ بکە، ئیمتیازاتی بدا، ئیمتیازاتی وەربگرێ، وەلی شتێکی وەکو بەرجام نەبێ، ئەو مۆزوع ئاوەڵە بمێنێ بەوەی کە پاش انتخاباتێکی لێ دێتەوە. جا ئەوە مەسەر بە احتیمالەوەی کە ئەمریکا واقعاً لەسەر هەڵدانێکی دیکە لە ئێرانە بە شێوەیەکی ڕەسمی پشتیوانێ بکە، لەو حەدێک کە لە شۆڕشی ژینجیان ئازادی کرد لەوەی زیاتر نابێ بە نەزەریم. ئەوەی وایە مەیبینین لە رابطە لەگەڵ شۆڕشی ژینا زیاتر ئەو لایەنانەی وا فعالن و هەڵسوڕاون و زیاتر لە هەموو شوێنەکانی تر خۆیان پیشانداوە کوردستان و بەلوچستانە. چی ئەبێ بکرێت ئەگە هەبینە سەرباسی شۆڕشی ژینا و بەحسەکە پێشومان، چی ئەبێ بکرێت کە ئەو شۆڕشە جەماوەری تر بێتەوە و لەو ئاسی ئەو دوو پارێزگایە ئەو دوو بەشە لە ئێران بێتە دەرەوە جەماوەری تر بێتەوە؟ ئەمە پێشتر لە کۆبوون لە چەندین کۆبوونەوە بە تایبەتی لەو کۆبوونەوەی کە لە ئالمانێ بوو لە بۆنێ بوو، ئەمن شتێکم لە ینی
وەکو تێبینەکانی خۆم دە مۆردەیدا گوت کتم ئەمە دەبێ سیاسەتێکمان هەبێکەوە وەکو سیاسەتی سێ ئاڵقەیە کە نێو یەکتردان ئەو سێ ئاڵقا پێکە و بەسڵن وامە دەبێ ئاڵقەی کچکۆڵە کە مرکزیەتی هەیە دە حقیقەتدا ئیتحاد و ئیتفاقی بینی هێزەکانی خودی کوردی بێ و دەو بینەیدا من کتم کە ئەمە دەبێت ستادێکی ئەمەلیاتی باشترە ستادێکی ئەمەلیاتی هاوبەشمان هەبێ بینی حیزبەکانی کوردی و هەرواتر ستادێکی بۆ مەسایلی ویژمانی و گفتمانی وانەی هاوبەشمان هەبێ و ئەگەر ئەمە بتوانین دەو ئاڵقەی ژوورێدا ئەو ئیتحاد و ئیتفاقی بەدەست بین دەچینە ئاڵقەی دووەم کە ئیتحاد و ئیتفاق دەگەڵ هێزەکانی دیکەی پەراوێزن کە عمدەتەن بەلوچستان و خوزستان و ئەوانە دەبن ئەو دەمی ئەگەر ئەو کەس ئەوەشمان دامەزراند ئەو دەمی دەتوانین بە مۆزایکی زۆر قەویتر دەگەڵ مرکز دەگەڵ ئۆپۆزیسیۆنی مرکزی واردی مذاکرە بین ئەو مەسەلە دیارە وەلان ئەسڵەن باسییان نەکرد وەلایەن ناچون ئەساسی ئەو مەسەلەی کە ئیتحاد ئیتفاقی هێزەکانی کوردی بوو و دروستکردنی ستادێکی مشترک بوو هاوبەش بوو کە ئەمن کتم عالی دەبێ ئەگەر هەتا ستادێکی هاوبەشی نظامیش دروست بکرێ زۆر زۆر باش دەبێ دێوە نەکرا ئەلانەکە بە باوەڕی من دروست کرد یعنی واردی ئەوەی کە وەکو ئەو بەرنامەی هەمبەستەجی و نازانم یعنی ئیتحادی ئەوانە هێزەکانی یا کۆمەلگاکان یا نوێنەرەکانی سیاسی کۆمەلگاکانی پەراوێزوانە ئەوە گرینگە بە شەرتێکی بە نێو نەبێ بێنی ستادی ئەمەلیاتی هاوبەشی هەبێ وەلی مهمەوەیە کە ئەوەی بزانین کە ینی وەختێکی کە پارەکە ئەو دەمانە ئەمە و قسانەمان دەکرد ئەلان وەزەکە زۆری فەرقی کردی یەک لە وەزەکەی کە فەرقی کردەوەی کە وەزئی هێزەکانی کوردیە کە بە باوەڕی من نسبەت بە پارەکە زۆر زەعیفتر بووە زۆر زەعیفتر بووە و ئیمکانی ئەمەلیاتی وانەش بە باوەڕی من نسبەت بە پارەکە زۆر کەمتر بووتەوە جا بۆ خۆشیان لە نێو خۆیاندا دەگەڵ ینی زەربە لە یەکتر دەدەن تەوەجێ دەکە یار مەسەڵەن ئەو ڕۆکانە دیار بوو کە بەشێک لە بە نەزەری من بەشێک لە شتی حیزبی دموکرات مثلا عکسێکی بڵاو کردێتەوە نازان فلانێکی کردو ئەوانە هەدەفی ئەوەی بە باوەڕ من تەزعیفی جناحی مقابل دە خودی حیزبەکەیدا تەوەجێ دەکەی یعنی ئەلئانیش کە ئەو بەسەر هاتە هەیە یعنی ئاوا تەزعیف بوون ئەوانە ئێستا جێرە و کێشەی داخلی خۆیان لە ئیتحاد و ئیتفاقێک لەبەرەوەی کە دەگەڵ خارجی لە دەرەوەی خۆیان وارد شد ئەوە بۆ خۆیان ئەهەمیەتی زۆرترە ئەوە بە باوەڕی من هێزێکی سیاسی وە دا وەزعێکی ئەسەفناکدایە وەزێکی ئەسەفناکی و باوەڕی من یعنی هیچ جوونە بینش و دیدێکی یعنی درێژخایەنی لە سیاسەتی واقعان نییە یعنی ئەمە هەمومان دەزانین کە یعنی هێزەکانی کوردی ڕۆژهەڵاتی دەورەی شەڕ و ئێرانی عێراقدا دەگەڵ دەوڵەتی عێراق هاوکاریان دەکرد تەوەجێ دەکەی و ئەو هاوکاریە لۆژیستیکی بوو لە بازە جەهاتێکی ممکنە نظامی بوو بێ یان نەبوو بێ نازانم وەلی ئەساسەن لۆژیستیکی حتمەن بوو باشە جا لەو بابەتێ وەلی ئەوەی شتێکی وا بڵاو بێستەوە تەوەجێ دەکەی نیشان دەدا کە ناکۆکیەکانی ناوخۆ ئێستاش ینی دەحقیقەت وەکو نقطەی مقابلی جمهوری ئیسلامیش وایە ناکۆکانی ناوخۆ ئیجازە نادا کە ئیتحادێکی شت مقابل مەگەر اینجی خامنەی بێ و سەرکوتیان بکە و بۆ خۆی قسا بکە وەلی دەبینی کوردەکاندا کەسێکی وانەیە کە بتوانێ واقعان ئەو ئۆتۆریتەی هەبێ کەوانە بچێشێتە پێش و ئەمن فکر دەکەم کە دە شەرایەتی ئێستادا ئەمە زۆرتر و زۆرتر دەبێ شتەکەنی ئەهەمیەت بدرێ بە جێگیرکردنی هێزەکانی کوردی
تەقویەتیان دامەزراندنیانەوەن باز تعریفی مەعموریەت و میشنی وانە و هەرواتر لە هەمووی مهمەکە بەسەردا چوونەوەیەک لەبەرەوەی کە ڕێفۆرمێکی ئەساسی دە و حیزبا واقعان بکرێ ئەوەی کە من ئەوەی دەڵێم کە واقعان بکرێەوە فقط ویستی من نییە فکر دەکەم ئەو حیزبانە ئەو ڕێفۆرمەی ئەساسی ڕێفۆرمی ڕادیکاڵی واقعان بە جەماوەرەکەی خۆیان قەرزدارن یعنی ئەو قەرزەی دەبێ بنەوە جەماوەرەکەی خۆیان یعنی وە نابێکە ئەمن دانیشم بڵێم ئەو هەموو گۆڕانکاریە دە ناوچەدا دە ئێرانێدا دە عێراقێدا ئەوە کراوە وەلی ئەمن هەر وەکو خۆمم زعیفتریش بووم هەرەوەیە کە هەیە یعنی ئەوە نەمەنتقەوەی قبول دەکات نا حتا ئەگەر یەکێک وەفاداترین عزو و ئەندامی ئەو حیزبانەش بێ بە باوەڕی من دەبێ پرسیاری بۆ بێتە پێش ئێستا پرسیاری بۆ بێتە پێشەکە ئاخر بۆ یعنی ئەمە چۆن دەبێ ئەو کارەی نەکەن ئەمەە بە باوەڕی من ئەلان دەبێ ئەو کارەی بکەین بەرەوە ئەوە بچین کە ئایا بزانین دەبینی بەلوچاندا یا دەبینی ئی عەرەباندا ئی خوزستانێدا ئەمە چ دەتوانین بکەین چ نەتوانین بکەین پێشەوەی کە ئەمە نەتوانین بە دەنجێکی متحد و سیاسەتێکی یەکگرتوو و ستادێکی یەکگرتوو کە زمانی ئی سیاسی ئی کوردان بێ فکری سیاسی کوردان عرزە بکە بە کوردی ڕۆژهەڵات عرزە بکە بەبێ وەی هەر ئەو تەشەتتە و ئەو چەند بەرەکێوەنە بەردەوام دەبێت ئەمن فکر دەکەم کە ئەلعانەکەوە ئەرچێکی یەکجار گەورەیە لەسەر ئەو ئەحساب سیاسی بکەن حتا ئەگەر ببێ کە گۆڕانکاری زۆر قوڵ و بەرفرەوان دا سازمانەکانی حیزبیدا بەکاربێن نیدی ئەگەر گۆڕانکاری ئەلعان نەبێ کەنجە دەبێت بەڵێ ئەوەی پرۆفسۆر هەر وەکو بۆ خۆتان ئاگدارن گەرایشی ئیسلامی هەمیشە لەسەر بزوتنەوەی کوردستان تاسیری منفی بووە ئێستا ڕێسانیام شەڕەی حەماسیش باتەوەجه بۆ منتەقەیەکی سنی نشینە و مەسەلەی فەلەستین و عەرەب ئیسرائیل وانەش هاتوۆتە پێشەوە تۆزێک دەنگی ئەو ئیسلامیانە شاید تۆزێ بەرسر بێ حتا بگرە شایدش لە بەلوچستان شۆڕشی ژینا بێت چی بکە ئەم فشارانە کەم بکاتەوە تاسیری خراپی لێ نەبینێت ئەوەی وە احتماڵی هەیە ئەو دەنگە بێتە پێشەوە یا بنوای بێنە پێشەوە زایسە سەلەفیەکانن یاکو گەرایشاتی تری ئیسلامین هەم لە کوردستانەوە لە ئاسی ئێرانی شەتاندازێک ئەمن پێم وایە کە سیاسەتی ئی سەلەفی و سەلەفەگەری و ئەو سیاسەتەی کە ئەوان نوێنەرایەتی دەکەن بە سەبەبی ئەو وەزای کە لە ئێرانێ 12 مانگەیدا هاتوۆتە پێشێ شانسێکی ئیوای واقعان نییە ئەوە سەبەبەکەشی ئەساسی ئەوەیە کە یعنی هۆویە و پێناسە و ئیدۆلۆژی حاکم لە ئێرانێ حکوومەتەکەی بە ئیسلامیە جێدیارەوە ئیسلامی شیعەیە و سنی مخالفی وەلی بەهەرحاڵ لە نەزەر خەڵکیەوە ئەو جەزابێتی نیە وەلی خەتەرێک کە بە باوەڕ من ڕۆژهەڵات تهدید دەکا ئەو خەتەرە لە لای باشووری ڕادێ لە لای باشووری ڕادێ واقعان باشوور ئەلعان ئەو ئێوازێکی زۆر ئاستەمی هەیە و ئەو جوورەی کە ئەمە دەیبینین هێزەکانی ئیسلامی بە سەبەبی سیاسەتی غەڵەتی یەکەتی نیشتمانی و هەرواتر پارتی ئەوانە پەران ئەوانە لەوێ یعنی جێگایان گرتۆ جێگای خۆیان گرتۆ هێزیان هەیە قسانێ ئەوانەیە کە مەسەڵەن حتا وەختێکی کە عەمەلەن و یعنی هەم عالمەن و عامدەن وەرتا عەمەلەن ئەوانە دێن یعنی مەسەلەی ئی بەرژەوەندی ئی سیاسی ئی کوردی دە پێناوی ئی بۆچوونەکەی ئی بەیسلا ئیخوان الموسلمی ئینی ئی سیاسەتی ئی خۆیان دەکەن ئەوە معلومەت بسە بزانە ئەو پشتیوانەی کە ئەوان لە ئەردۆغانی دەکەن بە ڕاشکاوی
و ئەو پشتیوانەی کە ئەوان لە شتی دەکەن لە هێزەکان لە حماسێ دەکەن و هەرواتر ئەوە یعنی ئەو پشتیوانەی ئەردەوان کە ئەلعانەکە بە تەواوی هێز و قەوەتی خۆی ڕۆژاوای وێران دەکە توجه دەکەی ئەوانە پشتیوانی دەکەن لە انتخاباتێدا کۆمەجە هەڵبەتە دەو مۆردەی دەخۆ پارتیش دەیکا پارتیش کردی پارتی هەم لە ڕۆژاوایدا پشتیوانی دەکا و هەم لە انتخاباتێدا لە تورکیای پشتیوانی دەکرد بە شێوەی ماڵی و هەرواتر بە ئەوەی کە بە کوردەکانی کە پشتیوانی یعنی پەیڕەوی پارتی ئی دموکراتی کوردستانی ئی عێراقن بەوانە بڵێ کە ڕایی بە AKP و ئەردەغان بدەن جا بۆیە ئەگەر واقعاً ئەو وەزعی زۆر نالەباری سیاسی کە لە شتی هاتوتە پێشێ لە باشووری هاتوتە پێشێ دەتوانێت تەئسیری هەبێ لەسەر ڕۆژهەڵاتی دەتوانێت تەئسیری هەبێ لەسەر ڕۆژهەڵاتی ئەگەر ئەو وەزعی کە لە ڕۆژهەڵاتی هەیە ئەو مەیدانە ڕادیکاڵی کە دروست کرا هاتوتە پێشێ پاش شۆڕشی ژنجیان ئازادی بە پاشەکشەکردنی حیزبەکان و هەرواتر ڕادیکالبوونی کۆمەلگای مەدەنی سیاسەتی ئی ڕادیکاڵی ئیسلامی لە باشوور ڕابێ هەرو ئەگەر بە تایبەتی ئەگەر پول و پارەشی دەگەڵ بێ احتیمالی نفوزی هەیە ئەوە ینی ئەوە شت ئەوە دەبێ ئەوەی جا بۆیە باشوور واقعاً لێرە نەخشێکی ڕۆڵێکی زۆر کلیدی هەیە ئەوەی کە لەوێ ئەلعان کە دەگوزارێ لە هەر شتێکی ئیسلامی بە باوەڕیمەوە نابێت لەوەی پرسێکرد لە تاالبان ڕابێ یا لە چزانم لە داعشی ڕابێ یافرە نا ئەوەی لەوەی دەبێت یعنی پترسی کە لە باشووری ڕابێ ئەوەش لە نەزەر بگرین کە هێندێک لە هێزەکانی ئیسلامی ئی باشووری پەیوەندێکی ئی قوڵ و قەدیمیان دەگەڵ دەوڵەتی ئێرانی هەیە و پارەی لە ئێرانێ وەردەگرن وەکو کۆمەڵ و نازانم یەکگرتو و فڵان و ئەوانە دەگەڵ ئێران جا بۆیە ئێرانیش ممکنە لە شرایەتێکیدا کە ینی هەستی نەتەوایەتی و هەرەکەتی نەتەوایەتی ئی ڕۆژهەڵاتی بۆ کۆنترۆل نەکرێ بۆ خۆی سایە بۆ خۆی بکە پەرە بە شتەی بدە یعنی پەرەبدان بە هێزی ئی مەزهەبی هەمیشە استراتێژێک بۆ کە هێزەکانی ئی دەوڵەتەکان استفادەیان نەکردووە بە دژی ئی ئۆپۆزیسیۆنی ڕادیکال جا ئەوە هەمیشە بوو حتا ئەو مەسلەیەک کە باسمان نەکرد کە واقعاً دەبێ و ڕۆژانە باسی بکەن کە ڕێکخراوەکانی ئەمنیەتی و ئەمنی ئیسرائیلی پاش ئینتیفازەی ئەوەڵ نەخشێکی ئەساسیان هەبوو لە پەرەپێدان بە شتی بە حەماسی لەبەروەی بە دژی ئی فەتحی لەبەروەی کە ئینحساری ئی سیاسی فەتحی لەسەر سیاسەتی فەلەستینی بشکێنن ئەو کارەیان کرد و نەتیجەکەی خراپتر بوو بۆ خۆیان بۆ لێو کارەیان کرد شایێرانێژە و کارەی کرد ڕزا شاش بە تەرتیبێک یعنی ئەوە شتێکە کە یعنی مەزهەب وەکو چۆماغێکی وەکو گۆپاڵێکی هەمیشە بەدەستی وانەوە ئیسفادە دەکرد جا باشوور واقعاً بەزی زۆر خەتەرناکە ئەو پەیوەندی ئی زمانی و ئەو پەیوەندیە مەسەن بینی ڕۆژهەڵات و باکوور بەو شێوەی نییە هەتا ڕۆژهەڵات و شتیش یعنی پەیوەندی لەگەڵ ڕۆژاوای بەو شێوەی نییە ئەگەر هەبێت دە سەتحێکی ڕادیکال دەبینی جواناندایە کە علاقیان بە ئەو شتەی ئەو سیستمێک لە ڕۆژاوا دامەزراوە هەیە وەلی باشوور پەیوەندێکی عاتیفی قەویتر پەیوەندێکی ئی زمانی نزیکتر فەرهەنگی نزیکتر و هەرواتر مەزهەبی نزیکتر بەو شێوەی هەیە ئەوە لەو خەتەرە هەیە لە مقابل ئیسلامیەکان و لە عینی ڕاست ئێمە چەپەکانە بینین ئەو نەی بۆ خۆشتان ئاگدارن چەپەکان و ئەوەی وە چەپەکان زۆر هەوڵی بووە دەن و خۆیان بەلایەنێدان چینی کرێکار دەورێکی ئەو تۆی یان نەبوو لە شۆڕشی ژینە ئەگەریش بوو بێتیان زۆر زەعیف بوو ئێوە چۆنە و مەسەلای خوێننەوە بۆچی وا بوو ئەبێت چ بکرێکە
ئەو هێزەکە کەمیش نییە هێزێکی بەرینە لە ئاسی ئێراندا چۆکو هێزی سیاسی ڕێکخرا و چۆکو چینی کرێکا لە ئاسی ئێرانە چی بکرێت کە ئەو ئەوانش بێنە مەیدانەوە بۆچی دەوریان نەبوو. خب چەپ دیارە بخۆ هەمومان دەزانین کە لە دژێر سەیتەرەی جمهوری ئیسلامیدا دیارە زەربەیەکی زۆر گەورەی وێکەوت و زۆر زۆر تەزعیف بوو هەڵبەتەوە هاوزەمانیش بوو دەگەڵ ڕووخانی جەماهیری شۆرەوی و بادانەوەی ئەساسی سیاسی لە چینێ و ڕووخانی وڵاتەکانی بەیسلاوی دەیانگوت سۆسیالیزمی مەوجود لە ئوروپای شەرقیوانە ئەوانە هەموو سەبەب بوو کە چەپ واقعان لە نەزەر ئیدئۆلۆژیکی و مەشروعیەتیش زۆر زۆر شت بێ وەلی ئەمن بە ئەساسی ئەو قسانەی کە جاری پێشوو کردمان ئەمن مۆتەقدم کە چەپ شانسی هەیە لە ئێرانی ئێستا بەعلەتی رادیکال منتها نە ئەو چەپەی کە ئەلئانەکە هەمانە دەوەجێ دەکەی ئەو شۆڕشی ژینجیان ئازادی واقعان شرایطێکی تازەی هێناوەتە پێشی ئەو شرایطێکی جاری پێشوو باسمان کرد یعنی ئەو سیاسەتی تەقاتوعی و تەلفیقی وانە کە باسمان کرد ئەمن لێرە فکر دەکەمەوە کە هەر هێزێک ئەلئانەکە فقط و فقط هەستێ بە سیاسەتێکی حتا زۆر منسجم و دروست تعریف کراوی فقط چینایەتی بچێتە نێو خەڵکی بردی ئەوەندە نابێ تەوەجێ دەکەی شتەکە گۆڕدراوە ئەمە فکر باسی وەم کرد کە ئەو سیاسەتی بە ئیستیلا تا ئەو هویەتانەی تەقاتوعی و ئەو هێزانەی کە هەن ئەمون تا ئەوانە دەبێت لە چوارچێوەیەکی بێکە دەو چوارچەوەیدا بە سەبەبی ئەهەمیەتی قەیرانی سیستمی ئابووری کە لە ئێرانی هەیە ئەوە نەقشی هێزەکانی چینایەتی زۆر بەرز دەکاتەوە وەندا بە شەرتێکی کە چەپ بزانێ کە ئەلان واقعان 40 ساڵ لەوەی پێش نییە ئەلان 40 حتا دەمەوردی تعریف و تەبیینی مەسەلەی چین و چینایەتێدا دەبێت ئەلانەکە دقەتی کامل بکرێ لەسەر ڕاو مەسەلە تێوریزە بکرێ مەسەلەوە ئەمە مثال دێت ئەلانەکە لە ئێرانە دە شەرایەتێکی داینەمە کە لە 40 ساڵ لەوەی پێش نەبوو ئەو شەرایەتەوەی کە بچە ئەمە یعنی ئەگەر ئەمە وەختێکی دەڵێن کە سەنایەی ئێرانێ بە زەرفیەتێکی حدەکسەر 35% کارێ دەکا باشە یعنی 65% زەرفیەتی سەنعەتی ئێرانێ یا لە بینچۆ یا تەحتیل کراوە تەوەجێ دەکەی ئەگەر ئەو قسە دروست بێ کە بە نەزەری من دروستە ئەو بەو معنایە کە شتەکانی یعنی هێزەکانی چینی کرێکار ریزشی کردو تەوەجێ دەکەی ریزشی کردو ئەوە شتێکە کە دەبێت چەپ لەبەر چاوی لە لایەکی دیکەوە ئەو سیاسەتەی لە ئێرانێ هەیە ئەو سیاسەتەی پێی دەڵێن ستاکفلیشن یعنی بێکاری لە لایەکی تەوەڕمی شەدید لە لایەکی دیکە لە بینچوونی ئەرزشی پوڵی ئەوانە ئەوەش سەبەب بوو کە تەبەقاتی متەوەسطیش لە ئێرانێ بە شدەت ریزشیان کردو باشە ئەمان ئانەکە تەبقەی کارگەرێکی لاوازمان لێرە هەیە تەبقەیەکی چینی ناوەندیمان لەو لایە ئەویش لاواز بوو دەو بینەیدا عەرسەی ئەوەی کە پێیان دەڵێن بندەستێکان فرودەستانی شاری هەتا بڵێ ئەوە زۆرتر بوو باشە ئەگەر ئەو تەحلیلە لە نەزەر سیاسیەوە دروست بێ مەسەلەیەکی دیکەش دەبێ وەرچاو بگرین ئەویش ئەوەیە کە ئەلانەکە باز تۆلیدی اقتصادی ئێران ئەگەر سابقەن لەسەر مەسایلی سەنعەتی و کەشاوەرزی بوو ئەلان فاکتەرێکی ئەساسیش بەوەی ئیزافە بوو ئەویش مەسەلەی ڕانتە
توجه دەکەی ڕاند زۆر مهمە ڕاند شتێکی زۆر پیسە خەتەرناکە وەکو سەرمایەداری ئی سەنعەتی یا حتا ماڵیش نێ چون باز تۆلیدی سەرمایەداری ئی سەنعەتی کە ئیستیسماری دەگەڵا وەلی ئیستیسمارەکە لە عەینی حاڵ تەئسیرێکی مستەقیمی لەسەر باز تۆلیدی ئی ژیانی ئی تەبەقەی ئی کرێکار هەیە وەلی ڕاند ئیستیسمارێکە کە سرپلاسەکە مازادەکەی دەچێشێ بەبێوەی کە تەئسیرێکی لەسەر ژیانی ئی ماڵبەتی ئی تەبەقەی کارگەر هەبێ تەوەجێ دەکەی ئەوەنێ وەزعێکی واقعاً وحشەتە ئیستیسمارێکی عەجایبە ئەلانەکە ڕاند سیاسی یعنی ئامرازی ئەسلی ئی ئیستیسماری ئی تەبەقاتیە لە ئێران جا بۆی لە لایەکیەوە کە ئەو چینانە وەزعیان چینانەی ئی کۆمەڵایەتی وەزعیان گۆڕاوە لە لایەکی دیکەش باز تۆلیدی ئی ئیقتساد ئەگەر بمانەوێت بە زمانی مارکسیستی قسە بکەین باز تۆلیدی ئیقتساد یعنی بەشێکی زۆری یعنی فقط لە نظر ئەرزشی ئی مازاد و سورپلاسوەلی و ئەوانە نییە بەشێک جێگای وەی ڕاند کردوێتەوە جا ئەوە شرایطی چێ ناوەتە پێشێکە هەر کەسێکی کە بێوێ سیاسەتی ئی چەپی لە ئێرانێ دەرنەزەر بگرێ ئەوەنە واقعیاتێک کە دەبێ دەو سیاسەتیدا ڕەنگ بداتەوە ینی ئەمە چینێ ینی ئەرسەیەکی زۆر بەرفرەوانی ئەوەی کە ینی ئەو بندەستەکان هەیەن ئەو ینی فرودەستانی ئیش ئەوە بەو نسبەتەی هاتو دەبێژە هەم تەبەقەی متەوەسط ڕێزێکی کردو هەم تەبەقەی ئی کارگەر باشە و لە لایەکی دیکەوە ئەگەر ئەرزشی ئیزافی دیسان بەشێکی دەهاتەوە دە ئیقتسادیەوە سەرمایە گوزاری دەکە سەرمایە گوزارێک بەو شێوەی نێوە هەرچێکە ئەوەی کە وەکو سیفۆنی دەیکێشن ڕانتە تەوەجێ ئەوە هاتە پێشت دەبێ واقعاً چەپی ئێرە ئەلیفبای ئی کلاسیکی مارکسیزم باوەڕ کە ئەمن فکر دەکەم تا حەدێکی لێی دەزانم ئەلیفبای کلاسیکی مارکسیزم ئەلئان جوابی ئەو مەسایلە ناداتەوە ئەمە دەبێ واقعاً چەپێکی ئی ئەساسی لە ئێراندا کە حەیاتیە دابمەزرێتەوە هەرواتر مەسەلەی ئی فقط عەدالەتی ئیجتیماعی نێ عەدالەت و بەرابەری و سیاسی یعنی مەسەلەوەی کە مەسەلەی دموکراسی دەبێ بێتە سەر دە شتی ئی چەپیەوە ئەوە نییە چەم دموکراسی شتێکی زاهری نییە نازانم شتێک نییەکە نازانم هۆقەی تەبەقاتی و ئەو جورە شتانە نییە واقعاً دموکراسی شتێکی مەتریالی ئەساسیە دەبێ فکری لێ بکرد لەبەروەی بە باوەڕی من چەپ دەبێ لە کەسانێکی کە ئەو کتێبانە دەخێنەوە کەسانێکی کە ئەو جورە تێوریانە دەگەڵی سەرکەلە لێ دەدەن لەگەڵوانە دانیشن قسام بکەن پێشوەی کە واقعاً تەسمیم بگرن چه ڕێفۆرمێکی ڕادیکال دەبێت لە ئێرانە بکرێت چون بنەمای کۆمەڵایەتی بنەمای سیاسی بنەمای فەرهەنگی گۆڕاوە هەر ئەوە ئەگەر ئەوانە قبول بکەین دەبێ بنەمای ئیدئۆلۆژیکی ئی چەپیش دەبێ ڕێفۆرمێکی زۆر ڕادیکاڵی تێدا بکرێ ئەوە هەر کەسێک ئەگەر کارل مارکس ئەلئانەکە زیندووبایە دەیگوت کە دەبێ ئەو شەرایطە چەمکی تازەی بۆ دابتاشین دەبێ بۆچوونی تازەوان هەبێ بۆی کاتم زۆر نەماوە دوو سێ پرسیارشم ماوە بەڵام هیوادارین فریای حداقل دوودانە لەو پرسیارانە بکەوین کاتەکەم هێزگار کەمە یەکێک لە پرسیارەکان هەر ئەسقدا لەسرە مەوزوعەیە دەوری ئاکادمیکەکان لە شۆڕشی ژینا دەورێکی بەرچاو ئەمان هەم لە شۆڕشی پێش ژینایشەوە بەشێکی زۆر لە گەنجان تەحسیڵاتی باڵان هەیە ئێستا ئاکادمیک لە سەتحی ئێرانەوە لە کوردستانە لە ئاسێکی زۆر بەرزایە کەسانی لێزان لە بواری جۆراجۆری ئێکۆنۆمی نازانم سیاسەت اقتصاد کۆمەڵناسی ئەوانە هەن ارتباتی ئەو
ئەوانە لەگەڵی هێزە سیاسیەکان وا دیارە زۆر نییە، ینی هێزە سیاسەکانی کوردستان زۆر کەم ئەچنە لای ئەم ئاکادەمیکانە. ئەبێت شوژی بکرێ بۆەوە ئەو پەیوەندیە زیاتر ببێت، بەڵام بە کورتی دکتۆر عەباس با بتوانم فریا پرسیاری بعدێکەشم بکەوە. ئەمن باسی لێرە باسی ئەو هێزانە سیاسی دەکەم کە بە شێوەیەکی سنەتی دەست ئەهەمیەتی تێوری و مەسایلی تێوریک و ئیدئۆلۆژی مەسایل ئیدئۆلۆژیک دەزانن. ئەو هێزانەی کە نازانن ئەم کارم بەوای نیە. ئەوانەی کە یانکە لێرە ئەمن نامەوێت ئەگەر شتێوە بە شێوەیەکی زۆر ینی متعارف بڵێن دەبێ بڵێن هێزەکانی سیاسی دەگەڵ ڕەوشنبیرەکان دەبێت دەگەڵ بە ئیستیلا لێرە دەڵێم هێزی یانەزانم قشری ڕەوشنفکر، هێزی ڕەوشنفکر یا چین لێرە بە شێوەیەکی ینی زۆر کولی بەکاری دەبم نەوەکو بە اقتصادی سیاسی. چینی ڕەوشنفکر مەسەڵەن ئاژ بنەوە ئەوانەوەر ئەوە بەشێکە کە بە مەنەزەری من هەموو باسی وی دەکەن، وەلی ئەوە نییە. بە باوەڕی من ئەو چەپی دموکراتیک دەبێت ئەو فکرێ بکاتەوە کە ئەو مەسایلە پێشتریش لە رووسیای مەطرح بووە، لە ئەوروپای شەرقی، هەرواتر لە ئەوروپای غەربی لە هەمووان، لە فەرانسەی مەسەلەن، لە ئینگلیسی ئەوانە مەطرح بوو. بە فەرانسەی مەسەلەن لە فەرانسەی حتا هاتن ئەو دەمی کە مارکسیستەکانی ساختارگرا هاتن مەسەلەی تێوری و پراگەوەیان ینی تێوریتیکەل پراکتیس ئەویان بەشێک لە شتەکانی مەسەڵەن گەدایانگەدەوە ئەوە بنەمای ئابووریە، ئەوە نازام سیاسەتە، ئەوە ئیدئۆلۆژیە فلانە دەگەڵەوەی بەشێکشیان دەدنا بۆ پراکتیسی تێوریک. ئەوانە پراکتیسی تێوریک بە شتێکی مەتریالیان دادنە، یعنی پراکتیسی تێوریک شتێکی ئەساسیە چون تەسیری لەسەر هەمووانە دەبێت. ئەگەر ئەمە تاثیر تعریفێک لە کۆمەلگا بەو شوێ بکەین کە بنەمایەکی ئابووری هەیە لەدا سوتوحی سیاسی و حقوقی و نازانم ئیدئۆلۆژیک وانە بەوەی ئیزافە دەبێت دەبەوەش لە نەزەر بگرین کە لێرە ئەمە نیازمان بە پراکتیسی ئیتێوریکال هەیە. کەسێکی کە ئەو کارەی دەکا ڕۆشنبیرەکانی سیاسین جا ئەوانە ممکنە حیزبی بن یا غیر حیزبی بن، وەلی دێرەدا دامەزراندنی چوارچێوێک بەرنامێک بۆ ڕێفۆرمی چەپی ئەوانە نەخشی ئەساسیان هەیە. چونم واقعا باوەڕم هەیە کە بەو فەزای ڕادیکاڵی کە هاتوتە پێشێ چەپێکی دموکراتیک بە دیدێکی وەسیعی دموکراتیک و ئازادی خوازانە لە ئێرانێ و لە ڕۆژهەڵاتی شانسی هەیە. البته لە دنیای ئەو ڕۆژیاوە چێتە پێشەوە لە دنیای بەڵێ ئەوە دێدێ منتها دەڵێمێ دێ ئەگەر مەسەلەکە ئەوە بێدیسانەمە بچینەوە و یعنی مەجموعە ئاساری لێنین و مارکس ئەوانە کتێبی ماخەزن مراجعن، وەلی ئەوانە دەردی مشکلی بە نەزەری من داوانە ئەمە احتیاجمان بە تێبینی تازە، چەمکی تازە، بوچوونی تئۆریکی تازە کایەکە ئەو شتە مەسەلانەکە هەر کەسێکی بێ بڵێکە واقعاً مارکسیزم جوابی هەیە بۆ مەسەلەی جنسیەت. بە من دەڵم تەنها جوابێکی مارکسیزم هەیە بۆ مەسەلەیەوەی کە جنسیەتی تەقلیل بدا بە مەسایلی تەبەقاتی. تەوەجۆ دەکەی ئەوەش ئەمەلەن نیشان دراوە کە غەڵەتە، کار ناکە. مەسەلە هەرواتر مەسەلەی نەتەوایەتی، مەسەلەی زمانی، مەسەلەی ئاینی و حتا مەسەلەی ئابووری. دەزانی یەک شتی کەلانەمە هاتوین لەوەی دەچێت دەکەین کە تێوریزەکردنی بەشی ئابووری یەکێک لە مشکلترین یعنی زۆر مشکل لە وەکو سیاست نێ بکە لەبەرەوەیە کە لە بەشی ئابووری ئەمە چەندین و چەندان سوژەی ئابووریمانەیە کە هەر یەکەی هۆویەتی تایبەتی خۆی هەیە. ئەوە مەسەلەیەکە کە دەبێ لەسەروەی ئەمە بەداخەوە هێزی ڕۆشنبیریشمان زەعیفە، وەلی حەنە لەعانەکە جەماعەتێک هاتوونە پێشە بە تایبەتی دەنێو ژناندا. ئەمەنی مەسەلەی فێمینیزم هەم دەبێت لی فێر بن،
هەمەوەی کە جێگای بۆ بکەنەوە واقعان دا مەدانی ئی سیاسەتدا جێگایەکی شایانی خۆی هەبێ. ئەمە فکر دەکەم کە دا ئەو مۆدرنیزەکردنی چەپی ئێرانێدا مۆدرنیزەکردنی چەپی ڕۆژهەڵاتێدا ژنان نەخشێکی ژنی ئی ڕادیکاڵی سیاسی نەخشی ئی گەورەیان دەبێت. بڵێ کاتم زۆر نەماوە دکتور، ئاخرین پرسیارم ئەوەیە کە کوردستان ئەبێت چی بکات، بەڵام زۆر بە کورتی لە ئەگەر بکرێت لە کەمتر لە 5 دقیقا جوابی ئەو پرسیارە کوردستان ئەبێت چی بکە بۆ دیسان دەوری سەرەکی ببێت لە شۆڕشیژینە. ئەمە باوەڕمەوەی کە کوردستان ئەلانەکە دە شەرایەتێکی دایە کە دەبێ حرەکەتێکی ئی سیاسی فەرهەنگی لە ناوخۆ بێتە پێشەکە مەبەستم حرەکەتی سازمانی نییە، مەبەستمێکەوە بکە ئەو حرەکەتە یعنی خۆی باس تاریف کە وەزئی ئی ڕۆژهەڵاتیشی بکاتەوە، ئەو نقاتی ئیستراتیژیکی کۆمەلگای ئی ڕۆژهەڵاتی نیشان بدە و هەرواتر ینی ئەوە تاوتۆ بکرێت کە ئەمە بەرەو چۆ دەچین، واقعان چییە، مەسەلەکە چییە. ئەلانەکە ئەو بەرنامەی ئەو حیزبانە ئەگەر ناڕەحەت نابن دەبێ بڵم کە ینی پێیان بڵم کە واقعان ئەو بەرنامانە شکستیان خواردووە. گوێ دەکەی ئەگەر ئەو بەرنامانە شکستیان خواردووە، ئەگەر وەزەکە ئاوایە ئەو بەرنامانە دەبێت بگۆڕدرێن، دەبێت بەرەوە بڕۆین کە واقعان شتێک بکە جەذابیەت هەبێ بۆ جوانان، بۆ ژنان، حتا بۆ ینی بۆ جەماعەتی ئیداری. ینی ئەمە دەبێت لانەکە مەسەلەن بۆ جاری ئەوەڵ ئەمە مەسلەی ئی جیل و تەشتی فەواسلی ئی جیلەکان و نەسلەکان و پێداویستەکانی وانە و جەهانبینی وانە تە سیاسەتی دابێت دەنەزەر بگیرێ. ئەوانە زۆر مهمە. ئەمە فکر دەکەم کۆبوونەوەی ینی دەیان کۆبوونەوەی ئی بەرفرەوانی ئی کەسانی کە فکری سیاسیان هەیە، جا فکری سیاسی ممکنە سازمانی بێ، ممکنە غەیری سازمانی بێ، کە ئەوانە واقعان دانیشن پێکەوە قسان بکەن، مەسەلەن ینی 3 ڕۆژان 4 هەفتەیەک ما هەسەلی ئەو قسەکردانە بێنن لەسەری کار بکەنەوەوانە زۆر مهمە. چون بەینی ئەوەیە کە ینی فکری تازە خۆ ینی قەدیمەوەش کتویان لە ئاسمانە ڕان نایە خۆ، هەر دەبێت لە بینی خۆماندا بە ئەندازەی توانایی خۆمان و بە ئەندازەی ئەو شتانە کە دەیخوێنینەوە دەزانین دەبێت بیکەین و ئەوە دەواقعان دەبێت بکرێت. پێویستە. زۆر سپاس پرۆفسۆر عەباسی وەلی بەڕاستی بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا. هیوادارم ئەگەر دەرفەت ببێت لە ڕابطە لەگەڵ ئەو بەحسەی ئەوڵەوە کرا لە ڕابطە لەگەڵ وەزعیەتی مەنتیقا تەبعاً زۆر لە ئاڵوگۆڕایە و زۆر بە تەغییراتی زۆر بە سەردادی ئینسانە بێت وەزێ ماتڵ بێ، بتوانین لە ئێوە ئیسفادە بکەین و بتوانین بەرنامە. ئەمن دەخزمەتدام زۆر باشە. ئەمن فکر دەکەم ئاوا 2 هەفتێکی مۆڵەت بدەینێ بزانین کە واقعان چ دێتە پێشێ، چۆن دەبێت، چ دەبێت، جا پاشان ئەو دەمی بەڵێ بەسەر چاوت باسی دەکەین. زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا پرۆفسۆر عەباسی وەلی، نووسەر و مامۆستای زانکۆ، مامۆستای پێشووی زانکۆ. زۆر سپاس بۆ بەشداری. زۆر سپاس دەکەم، زۆر مەمنون. سپاس بۆ ئێوە و هەرواتر بینەران و بیسەرانتان. زۆر سپاس. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، بۆ جۆرە هاتینە کۆتایی ئەو بەرنامەیەدا تا بەرنامەیەکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوەت خوازم.